جۆرەها شیرینی میوەمان هەیە کە پێکاتووە لە شیرینی گوڵ، جۆزەر، قەیسی، مێوش، سجووق کە ئەویش دۆشاوی ترەیە و جۆرەها و جۆرەهای تر شیرینیمان هەیە کە ئەمانە هەمووی هەوڵەین زیاتر شتی سروشتی خەڵک بیخوا لەبەرەوەی بۆشی شەکرە ئەمە باشترە وەک لە شیرینی شەکر. کۆمەڵە گەنجێرە کۆبوونەوە ئیش دەکەین، بێکارمان تیا خریجمان تایە، ئێتە دانامەزێ لە دەرەوە کەرتی کار نییە. ئێرە دەرگاکە بۆکردنەوەی کار بۆ وانەیە کە ئیشیان نییە و دانەمەزراون و